سڵاوتان لەبێت و بەیانیتان باش لە هەر کوێکن هیوادارم کە لەش ساغ و تەندروست بن ئەمڕۆژ لە پرۆگرامی بەیانی 24 من و هەکاری هاوکارم لەگەڵتانە بین و کاژمێرێکی بەسوود هیوادارم کە بتوانین پێکەوە بەسەر ببین و هیوای هەمیشە باشیتان بۆ خوازم هیوای هەمیشە باشیش بۆ تۆ خوازم. زۆر سپاس سەوان سڵاو دەبێت سڵاوتە نەبێ ئازیزان خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵتانی بە هیواین ئەو بابەتانێک کە ئەمڕۆ هەمانە بابەتی باش و بەسوود بن بۆ ئێوە ئەمڕۆ کەشەکە خۆشترە جیاوازترە کەشەکە نەبارانە نەبەفرە ساماڵێکی جوانە وایە زووتر لە مندەی ئەو کاتی شەر باشەوەە ئەم بەیانە زۆر نانا زۆر باش بوو ساردێکی وانە بوو باش بوو لە بەهارە چۆی کە تۆ بەڵڵتە زۆر باشە با ناونیشانی بابەتەکانمان ببینین بزانین بۆ ئەمڕۆ ناونیشانی بابەتەکانمان چی تێدایە. پێشەنگای خۆشنووسی وەڵامی چەک بە قەڵەم لە هەولێر کرایەوە. لە باکووری کوردستان و بە تایبەت دیاربەکر خواست لەسەر خواردنەوەی سەحلەبی گەرم زیادی کردووە. یەکەمین خەڵاتی کێلەشین بە یەکەم وێنەگری شاری شنۆ بەخشرا. لە شاری هەولێر و لە هەموو شارەکانی دیکەش چالاکی بەتایبەت چالاکی هوەری بەردەوامە. سۆڤان بینت لەگەڵ خۆشنووسی چۆنە؟ من هیچ خەتم خۆش نییە بژنووسم ئەبێ هەر خۆم بیخوێنەوە کەس لێم تێناگا بەڵام وەکو هوەر چێژی لێ بینم کاتێکە بینم کە خۆشنووسی ئێستا وردە وردە خەریکە پەرەی پێدرێت. جا لە شاری هەولێر پێشانگای خۆشنووسی بۆ سێ خۆشنووسکرایەوە کە تێیدا 30 تابلۆیان لەم پێشانگایە نمایش کرد. جا پێشەنگاکە بە ناوی وەڵامی چەک بە قەڵەم بووە کە وەڵام دەرە بۆ ئەو هێرشانی کە ئێران کردی بۆ سەر هەولێر. ئەوان ئەگەر بە موشک نێوان دەن ئێمە بە قەڵم جوابیان دەینەوە بە نووسینی جوان جوابیان دەینەوە بە خۆشنووسی جوابیان دەینەوە ئەمە ناونیشانی پێشەنگاکە بێگومان بەردەوامیش دەبن کۆمەڵی خۆشنووسان بەردەوام دەبن لەکردنەوەی پێشەنگاکان لە شار و شارستانی تریش. پێویستە هەمومان بە ڕوحێشی ئیدانەکردنەوە ئیدانی ئەم شۆڕشە بکەین کە مناڵی کوردی تێدا کوژراوە کە ئەندامی کوردی تێدا کوژراوە بۆیە کۆمەڵی خۆنووسانی کوردستانیش ئەوانیش بە هزر و بە فکری دژایەتی ئەم هێرشە ئەوان هەستان پێشەنگایەکیان کردەوە لە هەولێر لە ناو بازاری هەولێر پێکاتۆ لە 30 تابلۆوەکو باسم کرد کە پێکاتۆ لە تعبیری لە هزری هەر ئەندامێکی ئەم کۆمەڵەیە کە خۆشنووسان. بێگومان ئەم هێرشڕناڕەوەی کە کەوتە سەر هەولێر هەر کەسە و هەر بوارێک لە هەر بوارێکی هوەریدا بێت کاری خۆیان کردووە چ لە بواری مۆسیقا بێ شانۆ بێ سینەما بێ خۆشنووسانیش بەدەر نین لە خزمەتکردنی شاری هەولێر. هەر وەرزێ دروستە خواردنی تایبەت بەخۆی هەیە بەڵام هەکارەزای ئەو خواردنانێکە هی وەرزی زستان هەر تاموچێژی زۆر جیاوازترە لە خواردنی هاوینە خواردنی هاوینەتر میوەکان زیاترنی هاوینە هەیتینیتی ئەوەی زۆر بە چێژە شووتە هەرەوە نیویستمەوە بڵم ئایسکرێمەوە هەرەوەنێ وەکەیتە میوەکان بەس کە دەیتە ناو زستان ئیتر قەڵەوی شەبی چەندت بۆ بژمێرم لە زستان زۆر هەیە من چەنە بۆ بژمێرم منافەسەکەین لەبەرەوەی کە لە زستانانە لە ماڵ کەشی ماڵەوە گەرم و گوڕا خۆشە خانەوادە بێ هەمویان بەیەکەوە کۆ ئەبنەوە جا ئەو خانمانێک کە دەستڕەنگین و دەستاویان خۆشە لە زستانان کابانیانی تر زیاتر دەرەکەوێ شەو قوڕەقی ماڵەکەش زیاد دەبێ وایە لەگەڵ هاتنی وەرزی زستان هاوڵاتیان ڕوو لە خواردنەوەی سەحلەبی گەرم دەکەن کە تێکەڵ بە شیر و نیشاستە و وەشە کردەکرێت بەیەکەوە خواردنەوەشی گەرمی پێم وایە بە چێژە
بەڵێ هەر ئەتوانین بڵێن پێکاتەکانی هەمان پێکاتەی مەحەلەبی خۆمان کە دروستیەکەین لە ماڵەوە هەمان شتا بەڵام هەمان بە گەرمیە خوێ مەحەلەبیڵین سارد ببێتەوە کەمێک و دارچینی پیاکەی بەڵام وەکو مەحەلەبی تند نابێمە بۆیە ئەڵێ ئەخورێتەوە لە کەپۆچینۆ ئەو بابەتانە دەچێت شتێکی لەو بابەتانەیە جا ئاسانیشە دروستکردنی ئەو پێکاتەکانمان پێوتن چی ئازای هەستە سەحلەبێ بکە جا سەحلەبی گەرم خواردنێکی کولتوریە لە دیاربەکر دەیان ساڵە کە هاوڵاتیان پارێزگاری لەو کولتورە دەکەن سەحلەب سوودی تەندروستی هەیە بۆیە خواستێکی زۆری لەسرە لە زۆربەی ساردەمەنی و شیرینی فرۆشەکانی دیاربەکر ڕۆژانە بە دەیان کیلۆ سەحلەب دەکوڵێندرێت و دەفرۆشرێت. سالپا کوچسەد ساڵە حەشتەمین ڤەل سەرانسەرê cîhanê hem ji bo dermanên pizîşkî hem jî ji bo vexwarinê têbkaranîn bi tehma xwe ya xweş yek ji xwarinên jêneger ên zivistanê ye. Li Diyarbekirê jî çanda çêkirina salepê bi dehan salin berdewam e. Hostên çêkirina salepê diyar dikin ku taybetiya sereke bi reseniya nebata salepê ve girêdayî ye. Em viya em dendik tîne em dikişine em bi destê xwe dikişine em yene naçin ji toptanciyan em nagirin. Em bi destê xwe em diçin ji gundiyan digirin. Gundî top dike em diçin bi destê xwe ji wan digirin em bin aşê dikişînin. Ewropa salepê em kullanmış nake sade êlî salebe. Yani em kilo 7 gram mesela kilo geçirem 7 gram salep dedin ki em 150 gram şeker dedin ki Her çiqas li gelek bajarên Bakurê Kurdistanê hilberîna salepê hebe jî hilberîna herî zêde li parêzgeha Tirkiyeyê ya Samsunê tê kirin. Lewra di sala 2022 diyan de bi qasî 5-6 tonan nebata salepê hatiye firotin. Çanda salepê li Diyarbekirê jî bi navgîniya pastexaneyan berdewam dike. Rêveberên vê qadê diyar dikin ku li Diyarbekirê nêzîkî 105 pastexane hene û herî yek ji wan rojane herî kêm 100 kîlo salepê difiroşe. 45 sal em ma îşa dike, 45 sal em karê salepê jî dike. 5 şûbê me hene em 5 şûbê xwe de em hemû salepê çê dike em royê 200 kîlo salep dikelîne. Hemû gelê Diyarbekir salepê pir xweş hez dikin. Xelkê Diyarbekir zivistanê salepê pir tüketmiş dikin. Salepa ku ji nebateke şîfayî tê çêkirin bi şîr û şekir re dibe vexwarineke taybet a zivistanê. Li gorî pisporan salepa kelandî laşê mirovan germ dike û hêrsa mirovan jî kêm dike. Ji ber vê yekê jî salep bi sedan salin hebûna xwe berdewam dike. Güler Adar, Kurdistan 24 Diyarbekir. بابەتێکی دیکە هەیە هەندێک کەس هەیە هەندێک مرۆڤ دەبێتە سەروەتێکی نیشتیمانی ئەمیش چۆن بۆی کە دەبێتە هۆکارێک بۆی کە پارێزگاری لە کولتور لە مێژوو لە دوکۆمنتاریەکان بکات بەڕاستی یەکەم خەڵاتی کە لە شین بۆ خزمەت بە کولتور و مێژوو زمانی کوردی لە شاری شنۆی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕەحیم مەحموود زادە بەخشرا کە یەکەم وێنەگری ئەم شارە بووە. جا ئەو مەحموود زادە 72 ساڵ لەمەوبەر لە شنۆ دەستی با وێنەگری و بەرهەمهێنانی فیلمی دۆکیۆمنتاری کردووە و ئەرشیفێکی گەورەی وێنە و ڤیدۆی لە سروشتی ناوچە و هەروەها کولتور و دابوونەرەتی خەڵکی شنۆ تۆمار کردووە. خەڵاتێک بۆ زیاتر لە 70 ساڵ خزمەت بە کەلتور و مێژوو زمانی کوردی بە بەشداری جەماوەرێکی زۆر لە چالەکانی شاری شنۆ ڕێو ڕسمی پێشکەشکردنی یەکەم خەڵاتی چێلەشین بەڕێوە چوو. خەڵاتەکە پێشکەش بە مامۆستا ڕەحیم مەحموودزادە کرا. مەحموودزادە 72 ساڵ لەمەوبەر یەکەم کەس بووە کە لە شاری شنۆ دەستی کردووە بەکاری وێنەگری و لەم ڕێگایەوە ئەرشیڤێکی گەورەی وێنەی لە سروشتی ناوچەکە و کەلتور و کەلەپور و دابوونەریتی خەڵکی شنۆ تۆمار کردووە. یەکەم کەسیش بووە بە شێوەی مۆدێرن لە شنۆ باخداری کردووە و نەمامی جێلاسی هێناوەتە ئەم شارە. ئەوەڵی عکاسی ئاماتۆر لە شنوێک بوومە کە دە ساڵی 1330دا ئەمنێ ئەوەڵین عکسی دە منزەرەی شنوێ و جامعەی شنوێم چێشایە هەتا ساڵی 1336 عکاسێک لە شنوێ وجودی نەبوو. ئەمن فقط لە پاشەوی ئەمن عملیاتی باغداری نەوینم کە دێ لە شنوێ کە باریتاهای سەوی گۆڵدوێنی ڕێد و جێلاسی پەیوەندی مەشەدم لە دانشکدەی کشاوەرزی
ئەشتەدەی ڕاهێنەیە لە شنوێ چاندیمە ساڵی 1342 تا 48. میرزا ڕەحیم لەو سەردەمەدا خوێندەوارترین کەسی شاری شنو بووە و یەکەم کەس بووە قۆناغی دواناوەندی بڕیوە و بڕوانامەی دیپلۆمی وەرگرتووە. ئەو جیا لە وێنەگری لە زۆر بواری دیکە و یەک لەوان پاراستنی شوێنەوارە مێژوویەکانیشدا چالاکی هەبووە. کتێبێکیشی لەسەر بەراوردی ناوەکانی مادی و کوردی نووسیوە. ئەوڵین کەسانی شنوێ چوو دیپلۆمی وەرگرتووە، دیپلۆمێکی ئەو ئەسلی زۆر کارێکی گەورە بووە و ئەو چونە دیپلۆمەیە کە دێتە میرزا ڕەحیم دەکاتە ئەو کەسەکە فەنی دووربینەکاسی بینی بکرێت بووی تێشنوێ ئەوەیە کە دەبیتە باعیسی وەیەکی مستەنەدسازی بکات. عەزیزانم، ملەتی کورد داخی گەورەی ئەوەیە ئاساری مەکتوبی زۆر کەمە. ئەگە بۆشی نووسرابی بخۆینی نووسیوە بۆیە نووسیوە. خەڵاتی کێلەشین لەلایەن ڕێکخراوی کەلتوری پڕشنگی گەلاوێژی شنۆوە ڕاگەیەندراوە و لەمە دووە هەموو ساڵێک لەلایەن ئەم ڕێکخراوەیەوە پێشکەشی کەسایەتیەک دەکرێت کە لە ژیاندا مابێ و خزمەتێکی بەرچاوی لە بوارەکانی کەلتور، هۆنەر، مێژوو، ئەدەبیاتی کوردی پێشکەشی ئەم شارە کردبێت. کامیل بۆکانی، کوردستان 24. هەرونا بابەتە هونەریەکان ئەمێنینەوە ئەم جاران ڕووەکەینە هونەری شعر نووسین لەگەڵ باسکردنی نوێترین کتێبی بێکەس حەمەقادر کە نووسەر و شاعیر بە ناونیشانی دەمەوێت مردنێک تەجروبە بکەم. ئەم کتێبە ئێستا کەوتوتە بەردیدی خوێنەرانی و کتێبەکە نمایش کراوە و خۆشی میوانە بێ لەگەڵمان بگومان. بەڵێ، بێکەس حەمەقادر ساڵی 1972 لە شارۆچکەی شەقڵاوەی شاری هەولێر لەدایک بووە. بەرهەمە چاپکراوەکانی بریتین لە تەم، گومانە جوانەکان، وەستێتەکانی هەڵم، چ خەراباتێکە، گەمەکانی ترس و یاخیبوون، کۆمەڵێکی ترە سۆبان. بەڵێ، کە گوڵی منیشی تێدایە، جا جگە لەوانە چوارشەمەیەک دەمکوژێ بای دووری تۆ لە دڵم دەدات یاخود لێم دەدات، قاوەیەک چاڵتر لە تەنیاییم و ڕاکردن لە مردن کە مردم لە دڵی ژنێکدا دەم دۆزنەوە کە لە هەر هەموو بەرهەمەکانی من ڕەنگە ئێستا خۆی کاگە بێکەس گوێی لەم بێڵە سۆڤان بۆ لەناو ئەو هەمووە بەس ئەمەیانی بەدڵەوەس هەستەکەمی ترها پیاوێک لە دڵی ژنێکا بمێنێتەوە. ئەوەش دەکەینە بابەت ئاخر قسەی لەسەرەکەین. جا ئەلف وەک سێبەر لە تاریکیدا بەزر دەبم لەگەڵ کۆتا بەرهەمی کە ئێستا باسی لێوەکەی کتێبێکی شاعریە بە ناوی دەمەوێ مردمێک تەجربە بکەم. سرد بخە سەر شان و شوێک بدە، من لە خوێندنەوەی کتێبێکی کۆن دەبمەوە وەک نیشتیمانم هیلاکەم. ناتوانم بە پێکانی خۆم بڕۆم، ناتوانم جگەرێک داگیرسێنم، ناتوانم گوێ لە سرودێک بگرم. دەمەوێت مردنێک تەجروبە بکەم. ئەوە ناونیشانی ئەو کتێبە جوانەیەتی کە ئەمڕۆ لەو کڕەڤاڵە جوانەدا پێشکەشی ئێمەی کرد بە فۆرمێکی جیاواز، بە گۆرانی و بە مۆسیقا و بە شعر. من لە نزیکەوە بێکەس دەناسم، نزیکی 25 ساڵ زیاترە ئاگاداری دنیای ئەدەبی ئەوم، جگەل لە هاوڕێتی. پیاوێکە خۆی دەنووسێتەوە، پیاوێکە هەموو ئەو ڕووداوانەی کە لە ژیانیدا ڕوو دەدەن دوزار دەیخاستە سەر کاغەز، مامەڵەی ئەدەبیانەی لەگەڵ دەکا. بێکەس حەمەقادر لە 30 ساڵی ڕابردووە زۆر ئەکتیڤە لە ناو ئەدەبیات و بە تایبەتیش ژانری شعر، بەردەوام کاری لە ناو کای شعر و ئەدەبیات کردووە و لە ناوەندی ڕۆشنبیری کوردی جێگای خۆی کردوتەوە. کەچی لێرە لە نێولانەیەکی بچووک ئۆقرە دەگرن، سپێدان ئیرەی بەمدا تەڵە دەبم کە بۆ تەرپەنانگەیەکی ئارام لە بەرزایی هێندە بەخشندەیە. ئێوارانی زوو ئەستێرەیەک خۆشەویستی بێکەس هەم شعرەکانی بوونە هۆکاری ئەوەی کە هۆڵەکە جێنەمێنێ بە نسبەت شعرەکانی بێکەسیش وەکو ئەوەی کە من یەک لە خوێنەرە باشەکانیمە شعری ڕۆمانسین ئافرەت پانتایەکی زۆری لە شعرەکانی داگیر کردووە، مافی منداڵان، مافی ئافرەتان و خۆشی وەکو شاعرێکی سەردەمیانە شعر دەنووسێ. بۆیە هەم جەماوەرەکەی لە دەوری کۆبوونەوە هەمیش
دیوانەکەی بە چاپێکی زۆر جوان و سەردەمیانە چاپ کردووە. بێکەس حەمە قادر تەواان لە ئەتمۆسفێر و ژینگەیەکی زۆر سەخت منداڵی بەڕێکردیەوە ڕاستی قسەیەکەی دەڵێ ئینسان تەنیا ئەوزارە لەدایک ناوێت کە لەدایکی خۆی لەدایک دەبێت بەڵکو زارێک کە زەمانەی کە دێ سەردەمەی کە دێ کە ئینسان خۆی لە خۆی لەدایک دەبێت بێکەس لە گەنجایەتیدا خۆی لە خۆی لەدایک بۆ زارێکی نوێ ئیشی کرد هەوڵیدا تێکۆشا تا گەیشتە ئەوەی کە بۆ سەر نووسەری چەندین زەریدا جا کاتێک شاعیرێک بەرهەمێکی شعری یاخود کتێبێکی شعری دیوانێکی شعری چاپ دەکا و بڵاوی دەکاتەوە هەرچەند بیخوێنینەوە ناتوانین وەکو نووسەر بە تەواوی وەصفی دروستی کتێبەکە بکەین و لە تەجروبە و لە ئەزمون و لە خەمی نووسینەکە تێبگەین بۆیە ئەم بابەتە ئەمڕۆ تەوەری ئێمەیە ئەزمونی شعر و نووسین کە لەگەڵ بەڕێز بێکەس حەمە قادر شاعیر و ئەدیب قسە دەکەین میوانی ئێمەیە مامۆستا بەیانیت باش زۆر بە خێر بێ خۆشحاڵین لەگەڵمانی یەک شت سەرنجی ڕاکێشم سۆڤان ناونیشانی کتێبەکە دەمەوێت مردنێک تەجربە بکەم مەحویش دەڵێ لە چێ یاڕەب خەبەر پرسی بکەم من هەکە هەر کەس بۆ خەبەرچوو بێ خەبەر کەوت چیم شاعیرانە هەموو بە مردن و بە گەڕان و بە تێگەیشتن لە مردن دەگەڕێن نەزەمەوە تێکستێکمە بەو ناونیشانەیە دیارە تێکستی زۆر تێدایە بەڵام ئەوە هەم سەرنجڕاکێژ و هەمیش بەشێک لە تعبیرکردن لە خۆم یعنی لەوانە لەو تێکستێ من باسی ژیان بکەم ڕاستە باسی مردن دەکەم بەس بەنمونە دڵم نامەوە و خەڵکیتر بمرم ها لەوەی نامەی بە ماشێنێک وەرگەڕێن نامەوێت قیتارێکەوە بکە نامێ فڕۆکەیەک بکەوی ئەها چکاوە لە سەردەماک نیسرایە و کاتی کۆڕۆنا بوو ئەگە بیرت بێ هەمومان زیندانی بووین لە کونجی ماڵەکانمان داهاتی دەری هەرچی پۆلیس و زێڕەڤانی و ئاسایشە ڕاوی دەنای لە ژوورێ دەکردیەوە نەبا بمری ئەنی ئەم پێشی وەشێ تەجروبەترم مێ لە نووسی مەسەن ڕاکردن لە مردنم هەیە ئەوانەم هەیە بەڵام ئەو کتێبم خۆش دەوێت لەبەر ئەو 2 ساڵی کۆڕۆنا هەبوو ژیان شتێشتر بوو بەشەریەت گۆڕانکارێکی گەورەی جەزری بەسەداهات یعنی یەک ئیسیفادەی هەبوو ژینگەی پاقش کردەوە یعنی تو لە خەوتی بەیانی هەردەستایەوە خۆشترین تەلەفۆن بۆ دەهات کە نزیکترین کەست مردووە خۆشەویستترین کەست مردووە یعنی تو بینە لەو چارچێ بە تایبەتی کەسێکێگە شعر بنووسی وەگەر بیرکردنەوەی هەبێت تێگەیشتنی لە ژیان هەبیم تاکید تەسیر دەکا من ئەو فترەیە ئەو 2 ساڵەی زۆر هیلاگوم بەدەست ژیان کاک بێکەس جا تۆ بۆ خۆت ئەوەندەی من لێت شارەزام و یەکتر ئەناسین کەسێکی زۆر بە پێچوانی نووسینەکان کە زۆر باسی مردنەکە زۆر ژیان دۆستە و حەزی لە ژیانە و چالاکە و لە شوێنانە مەجلیسکەرم کەنە یعنی کۆمەڵی خەڵک لێ کۆ ئەبێتەوە نووسینەکان پەیوەستن بە ژیانی خودی خۆتەوە یاخود کۆمەڵێک کەس ئەبینیت و حاڵەتێک ڕوو ئەدات لە لای تۆ چۆنەڵێت دروستکێک دروستەکات کە ئەو نووسینەکەی چۆنە نووسینەکان ئەمن بۆ خۆم هەمیشە خەندەکانم بۆ خەڵکە و خەمەکانم بۆ خۆمە یعنی ئەو نووسینە من دەنووسم هەموو چیرۆکی ژیانی خۆمە هیچ شتێک بەدەرنی لە چیرۆکی ژیانی من لەوە تێکست تێدایە من بە سعات بە 5 سعات بە 6 سعات ڕۆیشتم هەموو کوردستان گەڕاوم بە نمونە 2 سعات ڕۆیشتم یەک ماشین بەرامبەری من نەهاتووە تەماشای ئەو ژینگەی کوردستان دەکەم تەماشای ژیان دەکەم ئەو چیرۆکان ئەوەی ڕۆژانە چۆن خواردن چۆن دەگەڕێی چۆن بیر دەکەیت چۆن هەناسەت دەی یعنی من هیچ دقێک بە دەرنێ دانیشتم وەڵا خۆم تەرخان کردی و دەقە دەنووسم هەموو چیرۆکی ژیانی خۆمە لەو هەموو کتێبە نووسیمە بڕۆنەکەم پەیوەندیان هەیە لە بینیەکە هەمووی ڕەبتی بووەکەیە بەڵام ئەو کتێبم زیاوەسرە لەوانی تر یانە و سێ کتێبی ئاخیرم هەر یەک بۆ خۆی چیرۆکێکی هەبی بەڵام ئەوم کتێبم خۆش دەوێت لەبەر 2 ساڵی کۆڕۆنا بوو ینی ئەگەر ئینسان لەوێ نەبیت ینی خۆشویستنی ئەو کتێبە پەیوەستە بەو زەمانەی کە نووسی بەو زەمانەی وەستە بەو معاناتەی کە ئێمە هەمان بووە
بالضبط ئەو دوو ساڵی ژیابیتن ئەگە تۆزێک ڕقی لە ناخیەوە بێ ئەو ڕقی نەمایە چکۆ دەدیت ئەتوو بەدەرنی لە مردن یعنی ئەوەنە تو نەخۆش دەبێت ئێوارە نووستی بەیانی مردووە نزیکترین کەست ینی کۆڕۆنا ئەگەر بەشێت لەوە گۆڕانکاری بە سرعاتی خۆی دانینی قەت ناگۆڕێ. زۆر باش سۆبان ببوورە دەمە پرسیارە بکەم تۆ ئەم زەمەنە خەڵکەکە بە گشتی هەمووی هەر لە ماڵەوە بۆ ینی لەم 2 ساڵە ئەوی کەرەنتین و خۆپاراستن و ئەو بابەتانە بۆی دانیشتوی تاوەکو شعرت بۆ هاتووە نووسیوتە یان هۆکارێک خەمێک معاناتێک بوویتە هەوێ؟ نا من پێچوانە هەموو خەڵکی مەسەلانێ 2 ساڵی کۆڕۆنەی زۆرترین سەفەرم کردنی هیچ شوێنش کوردستان من نەگەڕابم. چۆنە مە چۆنی وات کردێمە هەمومان لە ماڵ بووین نا بەحکمی شەکەم من هەویەکی ڕۆژنامەنووسیم هەبوو ئازاد بووم بگەڕێم یعنی دوو بە خۆشم دای من حەزم لە ناو سروشت و گەڕان و ئەوانەیە یعنی دەتوانم بڵێم هەموو شارەکانی کوردستان گەڕام حەقم نەبوو شەوە ڕۆژە دەچووم بۆ سروشت نەک بۆ ناو سروشت ناو خەڵک هەمیشە دوور بووان دوورە پەرێزمە لە خەڵک. باش کاک بەکەس بۆ ینی مەقتایەکمان بۆ ناخەیتەوە پارچەیەک شتێکی تیاکە بۆ خۆت سەرنج ڕاکێش بۆ من هەمووی سەرنج ڕاکێشم ئێستا شتێکە بیرم لای سەفەرێکە دوور بڕۆم بۆ لە بیرکردنی خۆم فێری جێڕانەوەی چیرۆک و وێنە کێشان بم فێرە گوێگرتن لە گۆرانی گرتن بم دەترسم لەم سەفەرە ڕابێمەوە وەک جارانی زوو خۆم لەبیر بکەم ئەوەندەم خۆش بووی دەستی چەپەت بەرنەدەم چاوەکانت وێنەم بچێشن تۆ ژنێک بیت لە سەفەر ئارام نەبێت قەڵەمێک دەناسم دەتوانی هەموو شتەکانی تۆ یاداشت بکات. دەستەکانت خۆش بێت. کاک بێکەس شتێکی هەیە ئەم نووسینەکانی هەمیشە شێلراوە لەگەڵ جەبا منە پرسیارە لە تۆ بکەم زگە لە مامۆستا بێکرد بۆچی ئەو بەرهەمەی کە دەڵێ لە باوەشی ئافرەتێک ناکە مردم لە دڵی ژنێک لە دڵی ژنێک دەمدۆزن بۆچی ئەو بەرهەمە لای تۆ تایبەت بوو؟ زۆر جوان من بەلامەوە زۆر جوانە کە پیاوێک کۆتا ساتەکانی ژیانی دواتر کە بشگەڕێن بە دوایە لە ناو دڵی ژنێکا بدوزنە یعنی ئەوەندە کاریگەری هەبوو بێت کتێبەکە هەڵگرا ئارام هەر ئەڵێ هاکار کتێبەکە هەڵگرە کتێبەکە هەڵگرە ئارام ئاکاکە ئارام تۆ دەنگم نەماوە ئەوەیەکە لە ناو دڵی ژنێکا بە دوای بگەڕن خەڵکەڵێ لە بیرەوەریەکانمە بۆتان ئەنووسمەوە بمدۆزنەوە وانە بەڵام کاک بێکەس دەڵێ لە ناو دڵی ژنێکا بمدۆزنەوە اینجا هەکار شتێکی تر هەیە کاک بەکەس کە لە جەمع دانیشین لەگەڵ خانمانە ئەمەندە نەرمونیان ئەمەندە لەگەڵ هەستی ئێمەیە هاچەنەڵێ هارمۆنیەک دروستەکات جەوەکەت پێجانە حەقا ئەمە ڕێی دروستەکەیە ینی بە جدی چێژ بەخشە دانیشتن لەگەڵ جا خۆشی هەروایە ئەوەی کە باسمان کردن و هەکار لە ناو دڵی ژنێکە ئەدۆزرێتەوە ئەو پرسیارە بەدای بگەڕێن مامۆستا دەبینم تۆ لەگەڵ زۆرێک لە نووسەرانی دیکە ینی پەیوەندێکی پتەوتان هەیە بەڕاستی هەندێک جار لە سوۆشال میدیا وێنەکان بە بەرچاوم دەکەوی یان هەندێک جار لە کۆڕەکان هەر دوور بە دووری سەیر دەکەم پەیوەندێکی پتە لە نێوان تۆ نووسەرەکان هەیە هیچ کات بووە نووسەرێک بۆ نووسەرێکی دیکە ببێتە هەوێن یان شتەکانیان بچێتەوە سەر یەکتر ینی تەسیرات هەیە وێکچوون هەیە ئەوە هەیە بەڵام من ئەو ڕۆژەش لە دیمانەیەشتر گوتم من یەک لەوانە وەک خۆم دەنووسم ڕاستە تا ئێستا لەوانێ ئەو ڕۆژە لە خەباتیش لە لیقایشی من هەندە قسەیان دەری نابوو ئەم پێمە هەموو شاعیرەکان لە من جوانتر و باشتر دەنووسن لە خۆم پێم وایە بەڵام من بۆ خۆم چۆن دەنووسم ئەو خۆم دەزانم یعنی من تاکید لەوە دڵنیام من بە خەڵک ناچم عەشمێنێ کەس بەم بچێ ئەمن ئەوە خۆی بەدەبی جوانە ئەوە جوانە بەڵام تەسیراتێ شتەیە مەسن من ئەو ڕۆژە گوتیان ئەو گەنجانەی شعر دەنووسن گوتم هەمیان لەمە باشتر دەنووسن ینی پێمە حقەتە ینی ئەو ڕاستیە تو دەی تەمەنەکە جیلەشتر دێ ئەگەر لە تو باشتر نەنووسی ینی ڕاستەمە ناگەینە کلاسیک وانە کۆن بەڵام ئەو قۆناغێکی ئەدەبیاتن قۆناغەکانی تر زۆر ڕاستی بەدوای تەمام مۆستا خۆت بەرهەمێکی خۆت پێشکەش کرد سۆبان لە خوێندنەوەی شعر باشە
پێم خۆش ئەمە خراپترین ئەومە کە شعر بخوێنەوە شعری خۆم تێکەدەم پێمان خۆشە سۆبان بەرهەمێک پێشکەش بکات جا حەقی خۆیەتی ئەگەر کاک بێکەس بڵێ باشە سۆبا من تۆ هاوڕێن بۆچی تا ئێستامت بەردەست نەکەوتۆ یعنی ئەبا لەلام وایە پێشتر من بمڕانە خۆم یەکەم پێش تۆ گلەیەکە بکە یا مامۆستا بێکەس منە دڵی زویر نەبێت شتێک بخوێنمەوە گوڵەکان لە تاریکیدا پێدەکەنن چاوەکانم وەک جاران نین دووربینن دەمارەکانی بن پێستەی دەستم شین شین دەرەکەون کاتێک خێرا دەڕۆم لە هەناسە بڕکێوە دێم پێکانم ماندوون هیلاک ڕێناکەن وەک ڕووبارم لێ هاتووە هەر دەڕۆم و ناگەم زەمن چەندی ماندوو کردو کۆترێک لە بەرباران تەڕ دەبێت دەڵێ ژنە یاخود دەڵێی ژنە بەکراسی تەڕەوە سەما ئەکات وێنەیەکی ڕەش و سپی بەدەست منداڵێکەوە دەبینم قاقا بە پیری پێدەکەنێ چەندە دڵخۆشم بە دڵخۆشی زۆر جاران وا بووە کاتێ لەگەڵ خۆم دادەنیشم دوو پێک شەراب مشت دەکەم تۆ لێرە نیت بەڵام دەزانم لەگەڵ ئەوە نییە هێشتا لە بالکۆنەکە مێزێک و دوو کورسیمانداناوە ئەوە نییە گوڵەکانی ناو ئینجانە لە تاریکیدا پێدەکەنن مامۆستا پێکەس حەز ناکە شعرەکە زۆر جوان نووسرا مامۆستا کاریگەری خوێندنەوە هەیە لەسەر هەندێک جار ئامادە بوون وایە ئەمە ئێستا دەخوێنێتەوە ئەگەر لێرە دانیشتمە سۆڤان شعریم بخوێن نازانی منە دۆخەم وام جوانم خوێندەوە مامۆستا باس لە بەرهەمەکانی ترت بکەین ئەمە چەندەمین بەرهەمت بوو بەشێکمان بزانمەوە 21ەمە ئەوەندە زۆرە ماشەڵڵا یعنی من ئەو کتێبانە کە خۆشم دەوێن بەڕاستی ئەم دەتوان بڵێم پێش 2000 زۆرم هەبوو بەڵام ئەو سەردەمی زۆرە ستایلی نووسینەوەوانە بوو کەستێنە دەگەیشتەوەوانە ئەم لە دوای 2000 ئەو کتێبانەی هەمە بە زمانێکی زۆر سادە گوتومە بەڵام قۆڕانکاری لە شێواز ستایلی نووسینت کرد تاکیت ئەم پێشتر مەسەلان دەکشتی خۆم دەخین وەستا پێ دەکەم دێنێ باشە گە شعر بۆ خوێنەر نووسێ بۆ شێ دەنووسین ئەنی ئەو کاتی مۆدیل بوو بابوو زۆر شعر معقد بوو تو باسی کەسێک دەکرێت خۆشم دەوێت خۆشەویت هەموو شێر و ڕوێ نایە پێ خۆشم دێت تا ینی قەرەبار غیرەتیام ئێستا وانیم ئێستا زۆر بە زمانێکی سادە دەنووسم ینی هەموو کەس دەبێت بەڵام ئەگەر باگراوندێکی قوڵ نەبی نازانی دەڵێ باگراوندت کرد من هەمیشە کە لە سەردەمێکا تەمەنێکی 13-14 ساڵان بووم وامەزانی شاعیر ئەبێ مۆمێکی لەلابێ پەنجەرەیەک ئاخر پەنجەرەیەک کرابێتەوە پەردەیەکی هەڵواسرا بێ سپی بالەی بدات ئەترەها کەشێکی زۆر جوان ئاستێرە بە ئاسمان زۆر ناخوا لە برسان مردووە قەرزارە نا تەسەوری ئەومە کرد دەبێت کەشێکی زۆر تایبەت و جیاواز هەبێت بتوانێت شعر بنووسێت ناڵم ئەبێ لە ژوورێ بەتەنیا بێ مێزێک و مۆمێک و کەشێکی شاعیرانە کە ئەڵێن من وامزای شاعرە بێ وابێ جا هەروایە بێ کەشێکی زۆر تایبەت هەبێت تا بتوانی بنووسی یان نە ئاسایە بوونمە ئەچی بۆ شوێنێک حاڵەتێکە بینی لە خیاڵتا ئەمێنێتەوە دوایی دەیتەوە دانیشی ورد ئەینووسی ئەم پێتم گوت من هەموو چیرۆکی ژیانی خۆمن یعنی من زۆر جارێ پرسیارنێ کردمە چ کاتێک شعر دەنووسی ئیملیس کات و سات نییە ئێستا قاخەز دەکەم دێ قەڵەم لۆ دەنووسم دەرم ئەو شعرە بەڵام ئەوانم پێ شعر نییە یعنی یەک لەوانەمە ئەوە نزیکەی 30 ساڵ زیاتر دەنووسم هیچ شعرێکم نەنووسێ لە مەستیدا نەبی هیچ لە بیرت ناچێ بووە تێکستە بووە لە خەیاڵتا بێ نووسیمە بەیانی ئەگەر زوو بڵاوم نەکردویان یاداشتم نەکردی هەستم کردی ئیمنیە دایان شعرمە هافەوتاوە ئەمە بەستم ئەوەیە شتت فەوتاوە خەفەتی خۆزگە بنووسیایە یعنی نەک خۆزیان هەرم بکرد بە ئەمن لۆ خۆم زۆر بڕوام بە ئەوە نیە ئەگەر ئەوەی بۆ کتێب پێشتر مڵکی منە کە بۆ کتێب بڵاو بۆ مڵکی من نامینێ من بڕوام وایە ئێستا و کتێب هەران دیم بوو کا بڵاوم کردەوە کە بڵاو بۆ مڵکی منیە مڵکی خوێنەرە مڵکی ڕەخنەگرم
چێ چێژی لە دەبین چێ پێی خراپە چێ پێی باشە ئەم قەنەعەت بێ بەڵام زۆر زار نووسیمە ینی شەوا بۆ نووسیمە ڕۆژوا بۆ نووسیمە های یاداش نەکردیان سیف نەکرد نەمایە یان زۆر زار هەندێک شتی خۆم دەبین ئەو سەر دەبین ئێستاوە بەوە دەنووسێ پێش بە قەڵەمانە بوو سەقەتەوە ئەو دەکات یەک لەبەری ناوینی بەسەروانیا ئەو ئیمنی قەلق من فڕێم داوە ها یعنی ئەو حاڵەتانە شەیە جە بۆیە لەبەروی ئەمن هەمیشە ئەو جورئەتەم هەیە ئەم دەڵێم لە حاڵەتی مەستی نووسیمە لەوانە گەر ئیتفاق بکەین کەسەکان زۆر قەرزارین دەبن شعری من زۆری تێچوە قسێک هەیە ئەگەر هەڵە نەبم سعدی شیرازیە لە مەستی و ڕاستی کە لە ناو مەستیبی ڕاستەکانەوەی ئاڵتا بە ئێڵە ئەکید زۆر زۆر سپاس بۆ تۆ هیوادارم خامەت هەر ڕەنجین بێ بەرهەمت هەر لە زیادبووندا بێ و تەمەند درێژ بێ دەستەکان خۆت بێکار بێکە سپاس دەکەین ئەم بەیانیە بەرنامەکەت ڕازاندەوە بە کتێبەکەت و بە پارچە هەڕاوەکان سۆبان تا دەڕۆینە نێو بابەتێکی دیکە و بەرهەمێکی دیکە یان تەوەرێکی دیکە بزانین کەش و هەوای ئەمڕۆ شارەکانی کوردستان بەگشتی چۆنە پێم وابێ لە زۆربیان هەورە هەندێک بارانی شەیە لە بەشێک لە شارەکان بینەرەبی باش هەر دێنەوە سەر بابەتەکانی خۆمان و کەش و هەواتان بینی با بین بزانین تەوەری دیکەی پرۆگرامان چییە کە میوانی تایبەتیشمانە بێت گفتوگۆی لەسەر ئەەکەین چونکە ئێستا لەگەڵ پێشکەوتنی جیهان هەر پیشێک هەر کارێک هەبێت کە پێشتر مرۆڤاتی هەیە بۆ ئێستا بە قۆناغی جیاجا هاتۆتە پێشەوە و زۆر پێشکەوتووە و تەنانەت ئێستا بە شێوازێک ڕاهێنانیان لەسەر ئەکرێت و ئەو پیشانە فێر دەکرێن و ئەگەر کەسێکیش خۆی پیشەکە بزانێت ئێستا بە پێی ئەو پێشکەوتنە هاوچەرخەی کە هەیە پەرە بە پیشەکەی ئەدات و زیاتر ئەچێتە ناو بوارەکەەوە. جا لەسەر ئەم بابەتە ئێمە دەوەستین ئەمەش دەکەینە تەوەری دووەمان ئەمڕۆ لە بەیانی 24 ڕاهێنانی پیشەوی و فێرکردنی پیشەی نوێ بۆ گەنجان لە هەرێمی کوردستان تەوەری دووەمان دەبێت لەگەڵ بەڕێز دەروون سەردار عوسمان مامۆستا لە ئاکادیمای ڕاهێنەران قسە دەکەین میوانی ئێمە مامۆستا دەروون بەیانیت باش بەخێر هاتی بەخێر بێ ماشەڵڵا گەنجێکی قۆز و شیک لەو تەمانە چۆمی بەڕاهێنەر مامۆستا دەروون
وڵی سەرەتا هەر وەک پیشەیەکەی خۆم حەزم دەکرد پیشەکەی خۆ چییە؟ دوکانی مۆبایلم هەیە بەڵێ سەرەتا هەر وەکو کاری بازاری کارم لێ دەکرد بەڵام دواتر پەیمانگایەکی ئەهلی داوای لێ کردم کە دەرس و شت برێمەوە چەند ساڵێک لەوێندەر بووم دواتر لە ئەکادیمیای سویدی داوایان کردم و چوومێندەر ئێستا مامۆستا دەروون لەو مامۆستانەیە کە پێیان ئەڵێن مۆبایلی بەرێ هەڵیەوە شوێنێ وانە ئێستا وەلەوانن کە مۆبایلتان بەنێ هەڵیەوەشن نەک هەر مۆبایل هەر ئامریکی زیرەکی دیوانە دەی دروستە کەواتە با پێش هەموو شتێک ناساندنی ئەکادیمی ڕاهێنەران باباسێکی لێ بکەین چۆنە ئەم ئەکادمیایە کێ لەوێ ئەتوانێت بەشدار بێت چ جۆرە پیشەیەک لەوێ پەرەی پێ ئەدرێت ئەکادمیای سویدی کە ئێستا ئەکادیمیای ڕاهێنانی ڕاهێنەرانە لە هەرێمی کوردستان سەرەتا ئەوە پرۆژەیەکی استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ڕێی وەزارەتی کارەوە ساڵی 2011 دامەزراوە بە هەمانجی لەگەڵ حکوومەتی سوید وەڕێکخراوە نێودەوڵەتیەکان و کۆمپانیای سکانیا لە بۆ برمڕکردنی بێکاری زۆر باش چێن ئەو کەسانی دەتوان بەشداری لەم ڕاهێنانە بکەن ینی هەر کەسێک کە بیەوە دەتوانێت بەشداری تێدا بکە یان ئەو مەرجانە چین کە کەسێک مەرجەکان تەمەنی 18 ساڵ تاوەکو 35 ساڵ دەتوانێت بەشداری بکاتن یەکەم دێفۆرمێک پڕ دەکاتەوە لە ئەکادیمیا دواتر مقابلەی دەکرێتن مقابلەکەش لە بۆ ئەوەیە کە مەسەلەن چۆن بتوانیتن لەو خولە کە ئایا ئیسیفادە لێ دەکاتن یاخودنا و ئەوانەی کە دواتر ئیمتحانێک دەکرێتن لەسەر ئەو بابەتەی کە هەڵدەبژێریتن بەشەکان نمونە پرۆگرامی کۆمپیوتەرە زمانی ئینگلیزیە خولی چاکردنەوەی مۆبایل شوفێری باڵهەرگر و بەرزکەرەوەی ڕافعە و بەشەکانی دیکەی نیتۆڕک سیسکۆ و بەشی میکانیک ئامێری چاکردنەوەی مۆبایلی ئامێری چاکردنەوەی زیرەک نمونەوەکو میکانیک و مەچینەی بچووک مامۆستا دەروون ئەی کوین ئێمە کچان کوین هەموو شتەکان پیاوە نەبوو زۆربەی خولەکان ئەوانەی کە کچانە داوا دەکرێتن مەسەلەن بەشەکانی ئینگلیزیە کۆمپیوتەرە و چکە ئێستاکە نمونە لە خولی مۆبایل هایتمان تەڵەبەی کتیشمان هەبووە بەڵێ بەڵام کەمترە نمونە ئێستاکە بەرزکەرەوەی ڕافعە هەتا ئێستا کەس نەبووە بەخۆشی تەڵەبیشی لەسەر نییە کەمترە زۆر باش گلەی بکەم بەس باش وتی لە بینی کچانەیەک تۆز گلەیەکەم گەڕایەوە لەبەر خاتری زیاتر هەروەکو مەسەلەن پیاو کە لێکوانە زیاتر وایە ئەگەرە لە زۆر لە شوێنی تر زۆربەی پیشەکان هەسە ئێستا نمونە لە وڵاتە چسین زۆربەی کارمەندەکان کەم وادی چاکردنەوەی مۆبایلیان هەر ئەوە دروست دەکەن ئافرەتانە بەشداری دەکەن بەڵام لێکوانە زیاتر وەکوبرەی ڕێگەزی نێرە باشە مامۆستا دەروون ئەوانەی کە ئەم خولە تەواو دەکەن یان ئەم ڕاهێنانە تەواو دەکەن کەسیان هەیە ببوونە خاوەن کاری خۆیان ئێستا لای ئێوە فێر بوو بن بابەتەکە ئێستا پیشەی خۆیان هەبێ خەڵکی دیکە لەیان کار بکات بەڵێ دوور و نزیک زۆربەی ئاگداری ینی 130 هەتا چلیشان دەکەونە سەر پیشەی تایبەتی خۆیان کە دەتوانن هەم لە کەرتی تایبەت نمونە ئێستاکە لە بۆ بەشی ڕافعە و دەتوانن لە زۆر شوێن لە کارگەکانی ساردەمەنی کە بە ئەو شەهادەی کە دەشدرێتن کە لە ڕێی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ینی ڕسمیە دەتوانن کاری پێ بکەن ینی زۆربەیان ینی شتەکان بازاڕیە ئەوەی کە ئێمە ئێستا ئەو خولانی کە هەمانە لە بازار کە ئێستاکە کاریگەری هەیە و دایمیشە نمونە خولی مۆبایلە زۆربەی بەشەکانی تر جاران سۆبان وام دەبیست نازانم ڕاستی دروستێکی چۆم بە تایبەت ئەوانەی کە هەم مۆبایل تازە بوو زۆر کۆن نەبوو ئەزمموی چاکردنەوەوانە وەستایەکانی ناوبازار لە دەرەوە خولیان دەبینی وایە یان کەسی دیکە دەهات لێرکوانە خولی پێدەگوتن بەخۆی ئێستاکەمە هەیە لەوێندەر کە خولی چاکردنەوەی مۆبایل وەکو بەشی خۆم ینی بە شێوەی ئەکادیمیە جاران بەر لەوەی کە ئێوە ببنە ڕاهێنەر و ینی بە شێوەی بازاری فێر دەبووە هەموو شتێک زیاتر ئەگەر لە یوتیوبیش کەم بوو پێشتر بەڵام شێوەی بازاریان دەتون خولیان لە دەرەوە دەکرد ئەگە هەش با بەڵام لەوانەیە گران باە ئێستا پێویست ناکە کەس بڕاتە دەرێ ئێستاکە زۆربەی خولەکان لێکوانە هەیە مەسەلەن وەکو یەکوانێک ئێستا لە کنامە بە شێوەی ئەکادیمیە و زۆر سنتەری تریشەیە نەک تەنها لە هەولێر و لە بەشی دەڤری ڕاپەڕین و سۆرانە زاخۆیەوە لە دهۆکە زۆربەی شوێنەکان هەیە بەڵام ئەوەی کە گرینگە بەخۆی شخصەکە دەوەردەبینیتن و لە ڕێگەی دەتوانی یوتیوب مەسەلەن زۆر خۆلیش بکاتەوە ئەگەر بەخۆی هەوڵ لە بۆ نەداتن ینی استفادە لێ ناکە ئەوەی کە گرینگە بەخۆی خودی خۆی شخصەکە کە هەوڵ بدات حەزیش لێرە زۆر ڕڵبینە بە تایبەتی
لە ئەو کارانی کە بەڵێن پیشەی بازار بوونە ئینجا تۆ بە شێوەیەکی ئەکادمی فێرەبی زیاتر حەز ڕۆڵە بینێتە تا حەزت لێ نەبێت پیشەیەک فێر نابی بەڵام هەکار خاڵێکی جوانی باس کرد تا چەندە سوودتان لە مامۆستایانی بیانی وەرگرتووە یاخود ڕاهێنەری بیانی وەرگرتووە بۆ ئەوەی کە ئەوان ئەگەر چەند هەنگاوێکیش لە پێشتر بن ئەو ئەزمونە ئێوە وەری بگرن یاخود هەموو ڕاهێنەرەکان ڕاهێنەری کوردن و لە ناوخۆن لە ئەکادیمیا مەبەستت لە ئەکادیمیا ئێستامان نزیکەی چار ینی ڕاهێنەرمان هەیە ینی دەتوانن لە دەرەوەی وڵات دەرز برێنەوە و شادی نێودەوڵەتیان هەیە و ئەو بەشانێک کە ئێمە سێ بەشە تا چوار بەشمان کوردن بەڵێ سێ بەشە تا چوار بەشمان هەیە کە شەهادەی نێودەوڵەتی دەدەن ینی دەتوانی شەهادەکە ڕسمی و نێودەوڵەتیشە دەتوانین لە دەروی وڵاتیش کاری پێ بکاتن ئەوانەی کە لەو شەهادە وەردەگرن تەواو دەبن چونکە کەسێکە بچێتە دەرەوە دواتر پرسیاری لەکەن لەکوێ دەرچووی چ شوێنێکی ئەو بڕوانامەیە ئەتوانێت سوودی لێ بەڵێ ئێستاکە کە سەر بە وەزارەتی کاروباری کۆم پێشتر زیاتر ڕێکخراوەکان ینی هەماهەنگیان لەگەر دەکرد ینی زۆربەی ڕاهێنەرەکانیان دەبردە دەرەوەی وڵات یاخود تەدریبیشیان پێ دەکرد لە بۆ ئەوەی کە ینی ساڵانە خۆیان ئەپدێت بکەنەوە ینی بابەتی نوێ چکە ئێستا نمونە وەکو خولی مۆبایل ساڵانە دەبیت پێشکەوتن لەگەر هەبی لەگەر دایمی بی ئەگەنا مثلەن بە پاش دەکەوی مۆبایلی تر دێتن ئامێری و هەم لە بەشی سۆفتوێر و لە بەشی هاردوێر زۆر باشە مامۆستا دەروون ڕێژەی بەشداریکردن دیاری کراوە ینی ژمارەیەکتان هێ نابێت لەم ژمارە زیاتر خەڵک بەشداری بکات بەخۆی لە خولەکان هەر چەند فۆرم بکرێتەوە ئاساییە کە مقابلە دەکرێتن نمونە لە هەر خولەک 100 کەس مقابلە دەکرێتن یاخود فۆرم پڕ دەکاتەوە بەڵام ئێمە ینی دیاری کراوە نمونە لە خولی مۆبایل 12 کەسمان پێویستە لە بەشی پرۆگرامی کۆمپیوتەر 15 کەس ئەمەش بە وەکو ئەوەیە کە لەوانەیە کەم بیتن بەڵام ینی ئەگەر حکوومەتی هەرێم وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ساڵانە ئەگەر 2000 3000 ینی پاڵپشتی دارایی بکرێتن لە ڕوویەوە دەتوانێت خولەکان بەدایمی بڕوێن بەڵام بۆ نمونە ئەو ساڵەکە 1000 کراوە لەوانەیە ساڵانی تر ڕێکخراو بێتن زیاتر بیتن یاخود کەمتر ئەی چۆن توانیتانە سوود لە سندوقی لاوان وەربگرن لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی باشترە ئەم ساڵەکە تەنها یە خول ڕۆیە ساڵ هەیە 2 خول دەڕواتن بەڵێ چکە چەند ینی بودجێ تەرخان بکرێتن قوتابی زیاتر وەردەگیرێتن و قوتابیەکان بەپێی ئاستە نمونە امتحانەکە دەکرێتەوە لەگە مقابلەکەی کە بزانی ئەو قوتابیە ئایا تەنها لە بۆ ئەوە دێتن فێر بیتن یا بەس بۆ کات بەسەربردنەکەیە شەهادەکەی وەرگریتن چکە ئەمە دەمانەوێتن ینی ببتە شێوەی پیشەی تایبەتی خۆی یان بستەکەرتە چی تایبەت کار بکات کاتە لەڤڵە یاخود کە دێت لە یەک بە دەرەجەیە بە دەرەجە بۆ نمونە بۆ هەر پیشەیەک 1 ساڵ بەسە 1 خول بەسە یا خولەکە ماوەی چەنێ بێ خول هەیە نابێت لە هەر خولێکی پیشەی پێم وایە لە 45 ڕۆژ نابێت کەمتر بێت وایە بەڵام کاتەکانیان کەمترە ینی بودجەکار ئەوەندە دیاری نەکراوە هەم لە بۆ مەسەلەن ئەو ڕاهێنەرانە هەم مەسەلەن لە بۆ تەرخان دەکرێت چکە لە بۆ کۆفی برێکێک لە بۆ قوتابیان و دەبی موادی خام هەماشت کە ئەو موادە خامی کە پێویستە بجێ لە بۆ تەرخان بکرێتن نمونە ئێستا خولی مۆبایل 18 ڕۆژ دەتواندرێتن و خولی دیکەمان هەیە تەنها 2 هەفتێ هەیە 3 هەفتێ بە جوێرەی خولەکانت کاتەکە زیاتری باشترە بەڵام پێویستە زۆر باش کە ڕاهێنانەکە تەواو دەبێت خولەکە تەواو دەبێت هیچ شتێک پێشکەش دەکرێت بۆ بەشداروەکان لەوەی کە سوودی لێ بین ینی بیرمە کاتی خۆی خولێکی کارەبایی و دارتاشی و هەموو ئەو بابەتانە دەکرا و کە گەنجان بەشداریان دەکرد کاتێک کە خولەکەیان تەواو دەکرد لە ماوەی 15 ڕۆژ بوو مانگێک بوو مثلەن هەندێک کەلوپەلی تایبەت و پیشەکەیان پێشکەش دەکردن کەرستەکان پێشکەش دەکردن پێشتر کە ڕێکخراوەکان با ینی زۆر موادی خام بە کاملی دادەندران نمونە لەوکو چکەم معلوماتم زیاتر لە بەشی خۆمە ئەوانەی کە پێویستە مەسەلەن وەکو پیتەر و کاوی و پێویستەکانی مۆبایل بە کاملی لە بۆ قوتابیان تەرخان دەکرا بەڵام ئەوەی کە ئێستاکە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی تەنها 5000 ڕۆژانە حەقی کە مەسەلەن هاتوچۆی قوتابیەکە وە کۆفی برێکە تەرخان دەکرێت بەڵام جاریش وا هەیە ڕێکخراوە هەماهەنگی دەکات لەگەر وەزارەت ینی خۆی هەبووە لە بەش کۆمپیوتەر لاپتۆپ درایە ینی مادیتکە پارێ زیاتر سەرف کرایە بە جوێرەی ینی ڕێکەوتنەکە یەکام ساڵەکە کە مەسەلەن چۆن خولەکان بەڕێوە دەچیت زۆر چاکەم ئەبێ بزانم دواتر ئەو بەشداربوانەی کە بەشداریەکان لە خولەکان بووە بە یەکەوە تیمۆرگ پرۆژێک دابنێن و کاری لەسەر بکەن و بخوان هەلی کاریان هەبێت یاخود هەر کەس و چۆتە سەر کاروباری خۆی ئەوەندەی کە ئاگادار بین هەر کەسە و کە مەسەلەن شەخسی لە بۆ خۆی چۆتە سەر کاروباری خۆی ینی پسەلەنەوە نییە بەڵام ئەمە لە هەر بەشەکە دەکەینەوە گروپەکیان لە بۆ ڕێک دێخن جا گروپەکە لە هەر ئەکاونتێک بیتە نمونە
وەکو هەماهەنگیەک لە بینی خۆیان و شارەزاییە مەسەلەن شتێکیان لێ معلوماتیان لەسەنیە و بخۆشم زۆر جار لە گروپەکاندا یارمەتیان دەدەم ینی و زۆریش لەگەڵیانم کە کاتێککە تەواویش دەبن کە لە کۆتایەکان شتێکیان لێ نازانن یا چکە خاستن سەرەتا کە دەچێت ناو بازار یان خولی هەر خولک هەر پیشەیەک دەکەی کەمەک سەرەتا ناخۆش هەتا لە ئیشەکە لێ ڕادی بە تایبەتی بەشی موبایل کەمەک ئیشەکە وردە و بەشەی شخصیە ئێستا ئیشەکان هەموو لە ناو مۆبایلە و ئەمانەتیشە هەتا متمانە پێیاکەی کە خەڵک بزانێت چاکیەکەی تۆ دروستە بێت بەڵام ئیشەکە کەمە گووردە ینی زۆر جار غەڵەت دەکرێتن بەڵام ئەمە زۆر جارەها لەگەڵ ینی یارمەتیان دەدەین بەڵام وەکو برێن کۆمەڵێک بیتن نا بەڵام حکوومەت بەشێکی هەیە و لە وەزارەتەکان دەتوانین ناوی خۆی لێ تۆمار بکاتن هەلە چ کار هەبی دەتوانی کە بڵێتن ئەمن لەو ئەکادیمیایە بڕوانامێ هایتم و دەتوانی بەشداری بکاتن لە خولەکانی تر بەڵام زۆربەی هەروەکو شخصی هەر کەسە و لە بۆ خۆی جاهەیە دەستە دوکانی تر هەیە یان دوکان لە بۆ خۆیدا دەندرێتن ئەن گرنگە دەبێتەوە کارێکی باش لێ کە کار زۆر زۆر سپاس مامۆستا دەروون خۆشحاڵ بووین هیوادارم بەردەوام بن نمونەتان زۆر بێ و گەنجی زۆر بەشداری تێدا بکەن لەوەی کە ببێتە بارسوچی بۆ کۆمەلگا بۆ خانەوادەکەی شێ و کارێکی نوێ بۆ خۆیان دۆستنەوە خۆشحاڵین گەنجانی وامان هەیە کە خەمی گەنجانی دیکە و هاوتەمەنەکانی خوانەخۆن سپاس بۆ بەشدار بوون. بابەتێکی ئەمجارە مێژووی کللتوری شوێنەواری هەمووی تێکەڵە لە کاتی پرۆسەی گەڕان لە شوێنەواری قشڵەی زاخۆ کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژن دەکرێتەوە هەندێک پارچە شوێنەوار دۆزراونەوە کە مێژوویەکی زۆر کۆنیان هەیە سۆمان بەڵێ جا شوێنەوارە دۆزراوەکان مێژۆکانیان بۆ پێش 3500 ساڵ پێش دای نەگەڕێتەوە ئەو شوێنەوارانی کە دۆزراونەتەوە سلمێنەری ئەوەن کە 5500 ساڵ لەمەوبەر زاخۆ هەبوو و ژیانی تێدا بەردەوام. زاخۆ هەبیە و ژیان لێ هاتیەکردن دویواریدا وەکو بەڵگەیەن دیرۆکیژی چەندین پارچەیەن شینواریەن وی سەردەمی هاتینە دیتن. ئەف پارچە شینوارە دوودەمانی ژەنکردنا شینوارێ دێرینە قشلا زاخۆدا هاتینە دیتن کو بمەرەمە پاراستنێ ji navçûnê ji lay hikûmetê ve tê tenî ژەنkirin. Ji bilî nîjenkirinê helkolînên şînwarî jî têda dihat nekirin. ئەمە شەش هەلبژارتنت تقشلا زاخۆدا و دەوروبەرێت وێ دەرئەنجامێت gelek baş me destxova înan ku me hindek parçê şînewarî dîtin bo serdemê neynewa 5 zivarin pitiniş 5000 sala jiyê van parça ev dê mêjowa bajêrê zaxo diyar kit ka çend kevne Pêşbîniya dirostkirina van kelopelan bo serdemê neynewa 5 tê zivrandin. Akademîstên vî biyavî jî girîngîdana bi şînwaran û bi taybet helkolîna wan û bi destxistina belgename û mêjûya dirist bi giring û pêdivî dibînin. اگر ما بساطا باجر زاخو به تبراسی گلک کار کامل سراتی کردیم یعنی پیش بستن پندک جدار کردی او جدار ان ابد دوباره نه بس اگر هاتو کار دوی بیاوی ده هات کردنه و کلین هات کردن بیجینه اف تشت شینواری دمیجو تا گورینه تایبتی از بیجم آوا کردن باجر زاخو Kujme milyarek û 203 milyon dînaran ji lay hikûmeta Herêma Kurdistanê ve bû nîjenkirin û helkolîna vî şînwarî hatine mezaxtin. Li dîv helkolînên ku heta noke hatine kirin û dumahek parça şînwarên ku bi dest keftin, mêjûya diristbûna bajarê Zaxû bû beriya zêdetir ji 5000 salan vedgere. Di noke da vekolîn li ser wan parçeyan tê nekirin, ji bo ku ev mêjû bête pesendkirin. İslam Yusuf Kurdistan 24 Zaxo کۆتایی دەبێنی کاتی کۆتایی پرۆگرامەکەمانە من و ئەگەر دڵمان نابەجێتان بڵێ چاوەڕوانی بڵێن ناکۆتایی نیە کە جێڵن کۆتاییە خۆشحاڵین بە هیوان بابەتەکانمان بابەتی باش و بەسوود ببێ بۆ ئێوە و هیواخوازین کە ئەمڕۆ دەستپێکی ڕۆژە بە تەواوی ڕۆژەکەتان پڕ بێت لە
دڵخۆشی و دڵتان خۆش بێ و بەرهەم و بەخشینی باشتان هەبێت کاتێکی خۆش بمێنن بەخێر و خواتان لەگەڵ.